لە فاکتەرە گرنگەکانە لەسەر بابەتی هاوسەرگیری لۆ کچە کچ و کوڕ لەبەر کاتێکە توە تەمەنت گەورەتر دەبێتن و بڵێن ڕووگەکی جوانتر لۆ ژیانکردن دەبێت یعنی لای من وایە لە تەمەنی 25 ساڵی هەتا 30 ساڵی کاتێکی گونجاو لێت و هاوسەرگیری بکەیت لۆ هاتوو هەر لە دەرونیەوە هەر هەزریان هەن لایانی ڕۆشنبیرەشەوە پێش دەکەوی هەم لە بابەتی داراییشەوە پێش دەکەوی یعنی لای من وایە لە 25 ساڵی هەتا 30 ساڵی گەنج هاوسەرگیری بکاتن دەتوانێت ژیانێکی خۆش بەسەر بەرێت. باوەڕ ناکەم یان داوانەیە مافی کچەکە زۆر زیاتر بخورێتن پیاوەکە زۆر زیاتر بەسەری زاڵ بێت چکە ناتوانێت وەکو بەشی ژیانی خۆی تەسەڕوفات لەگەڵ وەکو ئەگەر وەکو منداڵی خۆی تەسەڕوفات دەکە هەر باشە چکە گۆڕیان بڵێم زۆر زیاد ینی بینیان هەیە تەمەنی 40 ساڵە 50 ساڵەکە کچێکی 18 ساڵ 19 ساڵ هاوسەرگیری دەکات ئێستا ئاگداریش یاسایەک دەرچووە لە عێراقا مشتومڕێکی تاوی بەسەر کۆمەلگادا هێناوکە کچی 9 ساڵان بەشوو بدرێت نازانم وەلان لە سەردەمێکی کۆنە بابەتە ڕاست بوو بەڵام لێکوانە ئەخر تا کچێکی 9 ساڵی کە لە خوێندنگە دەخوێنێتن چۆن بتوانێتن ژیانی هاوسەرگیری بەڕێوە بات بابەتێکی خراپە کاریگەری خراپش سەر بڵێن ناوخۆی کۆمەلگا دروست دەکات. خاصة نێسەدا لە وەزای ئێستادا بەڕای من مرۆڤ بەتەواوی بڕیاری خۆی بدابیر بکاتەوە ئەو کات هاوسەرگیری پێک بینی هاوسەرگیری لای من ئەو بۆ مانایە دێ کەوا ئەتو ژیانێکی دێنتە ناو ژیانی خۆت و وەتێک هەڵ دەبن تا هەتا بەیەکەوە دەبن ئەو خۆشەویستیە ئەو هاوسەرگیری دەمێنێتەوە بەڕای من تەمەنی هاوسەرگیری لە 20 بەرەوسەرێ پێک بێلۆ ئەوەی هەم کچەکە هەم کوڕەکە تەمەنیان کامل بێ ینی ئەم ئەقلیان کامل بە بۆی بیر بکەنەوە کەوا ئایا لە قۆناغێکن و چۆنیش دەتوانن ژیان پێک بێنن. کەلتوری کوردەواری هەندێکشتی وا هەیە لە کۆنیشەوە ئەوە هەر باو بوو لە کۆنەوە گەر ئەمە ینی لە باپیران و داپیرانوانە سیر بکەین یەکتریان نەدیت و زەواجشیان دەکرد. من تەمەن گرنگ نییە دەگەڕێتەوە سەر ئەو کاتێک کە مرۆڤ لە ڕووی هەڵگرتنی مەسئولیاتەوە ئامادەیە و خۆی بە گونجاو دەزانێت و هەروەها ئەو بارودۆخە ژینگەیەی کە تێیدا گەورە بووە و ئەو بارودۆخە خێزانی کە تێیدایە لەلایەن بەڕێز دادوەری دادگای باری کەسی ڕێپێ دەدرێت کە خوار 18 ساڵبی ئەگەر هاتوو ئەو کەسە لەلایەنی عەقلیەوە و لەلایەنی جەسەدیەوە تەواوی مەحکەمە بەڕێز دادوەر ڕێپێ دەداتن بەڵام ئەوە وەکو گونجانیان نەگونجان ئەوە دەگەڕێتەوە خودی سەر ئەو شخصە بەڕاستی پرۆسەی هاوسەرگیری لە تەمەنێکی بچووک زۆر جار کەسەکان لێک تێناگەن لێ تێناگەن و دەبتە هۆی ئەوەی ژیانێکی ناخۆش و ژیانێکی ژن و مێردایەتێکی جوان بەڕێوە نابن. باشی بەڵام زۆر جار دەبتە هۆی تێکدانی شیرازەی ئەو هاوسەرگیریە بەڵام هۆکاری دی وەکو مادی و هۆکاری دی هەیە بەس ینی بە نسبی ئەمە کە دەبینین لە مەحکەمەی زۆر جار تەداخولی کەسی سێیەم زۆر خێزانی وێران کردیە. بەڕاستی ئەو تەمەنەی کە مەسەر 18 و 20 و 22 ساڵی بۆ کوڕ گونجاو نییە بۆ هاوسەرگیری بۆ کوڕ لە ئێستادا
بەر لەوەی باز لەو تەمەن بکەین ئەو کەسێک کە هاوسەرگیری دەکا بە تایبەت لایەنی پیاوە لە بەروی مەسئولیەتی زیاتر دەکەوێتە سەر ئەستۆی ئەو دەبێت شتێکی هەبێ یعنی خۆ حازرکردنێکی هەبێ بۆی بتوانێت ئیدامە بە زەواج مافیەوە هەیە کە بڕیار دابا پرۆسی هاوسەرگیری بکات یا خوێنێکە بەڵام لە ڕووی یاساوە گە بین تەماشا بکەین بەپێی یاسا لە دوای 18 ساڵ مافی ئەو بڕاردانەی هەیە لە عین کاتیش هەیتمان ئەوانەی کە لە خوار تەمەنی 18 ساڵن زەواز دەکەن ئەوەش بەپێی راپۆرتی پزیشکی دەی بسەرمێنن کە ئایا ئەو کەسە شیاوە لە بۆ زەواز یا خوشیاو نییە و لە هەمان کات ڕێی باوکی داخوازرا وەردەگیرێت و ئەو کەسێک کە مانە دەکرێت کە ئایا ڕێی لەسەر لە بۆ زەواجەکە یاخودنا ئێمە ئەگە بین تەماشا بکەین لە سەردەمی ئەوڕۆدا هەر بابەتێک ئەگەر هاتوو بوو بە دیاردا وەکو ئەو ڕێژە زۆرەی تەلاق کە لە کاتی ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش کەبوونی هەیە دەبی لەکوان توێژەران بێن بیر لە بابەتێ بکەنەوە ئایا ئەو هۆکاری ئەو تەلاقدانە چییە؟ باشی بەڵام زۆر جار دەبتە هۆی تێکدانی شیرازەی ئەو هاوسەرگیریە بەڵام هۆکاری دی وەکو مادی و هۆکاری دی هەیە بەس ینی بە نسبی ئەمە کە دەبینین لە محکەمەی زۆر جار تەداخلی کەسی سێیەم زۆر خێزانی وێران کردیە. تادا بەڕاستی ئەو تەمەنەی کە مەسەر 18 و 20 و 22 ساڵی بۆ کوڕ گونجاو نییە بۆ هاوسەرگیری بۆ کوڕ لە ئێستادا بەر لەوەی باز لەو تەمەن بکەین ئەو کەسێک کە هاوسەرگیری دەکا بە تایبەت لایەنی پیاوە لە بەروی مەسئولیەتی زیاتر دەکەوێتە سەر ئەستۆی ئەو دەبێت شتێکی هەبێ یعنی خۆ حازرکردنێکی هەبێ بۆی بتوانێت ئیدامە بە زەواج بکە خۆ حازرکردنی مادی و معنەوی چکە مادی بەشێکە معنەویش بەشێکە تۆ ئەگەر ئیمکانێتێک نەبێ نەتوانێت ماڵێک بەڕێو بی یان خانەوادەیەک بەڕێو بی تۆ چۆن دەتوانی بەردەوام بی لە زەواج تۆ ئەگەر لایەنی عەقڵ و تێگەیشتن و بیرکردنەوەت گونجاو نەبێ بۆ زەواج با لایەنی مادیشت باش بێ ئەو کاتە تۆ سەرکەوتوو نابی بۆ ئاو کچیش هەروایەن بەداخۆ زۆر کەیسەیە دەیبینین تەمەنی بۆتە بەسە 16 ساڵ 17 ساڵ وا زیاد دەبێتەوە لە مێردەکەی بابەتی تەمەن پێم وایە بۆ کوڕ لە 25 بۆ 30 بۆ کچیش لە 20 بۆ 25 یعنی ما بەڕاستی ئەگەر یعنی نەبێتە هۆکاری ئەوەی کە هەندێک خەڵک کە بە شێوەیەکی تر بیر دەکەونەوە ئەگەر نا ئێستا لێرە داوا مەسەن لێرە پێشنیار دەکەم داوا دەکەم لە پەرلەمانی کوردستان هەموارێک بۆ یاسای باری کەسی بکاتەوە ئەو فەقەرانە لا بەکە بەسەرەن هەیە دەڵێتن لە 15 ساڵی ئافرەت کچ هەیە بۆی هەیە شوو کاتن بە ئیزنی باوکچی یانیش لە 18 ساڵی ئەو بابەتە بگۆڕێ ینی با شۆڕشێک بکاتن لە خۆی لەگە واقع بگونجێنێتن هەمواری بکاتەوە ئی کچ بکاتە تەمەنی 20 ساڵی. بەر لە زەواج بڕیاردان هەیە بەر لە زەواج ئیجاب و قبول هەیە کەسەکان زەواج ئیجاب و قبولە بەڵام دوای زەواج کارە ساتەکە ڕوودەداتن دوای زەواج ئەو هەفت کەوتانەی کە دروست دەکرێتن ئەو سوسیال میدیا زیاتر بۆتە هۆکارێکی کە زۆر مەترسیداری لە هەرێمی کوردستان لەسەر بابەتی تەلاق یعنی زۆرترین ڕێژەی تەلاق تاکە هۆکار سوسیال میدیایە زیاتر تێدا نییە وە لە جگە لەو ڕۆژە ئابووری کە لە کاتی ئێستا بەرەو هەرێمی کوردستانی کردووە ئەوەشێک لە هۆکارەکانە. ڕۆژانە دەبینین لە دادگاکان نسبەی جیابوونەوە زیاتر لە نسبەی مارەکردن لۆیە پێم وایە لە ڕابردوو باسییان دەکرد کە چەند ساڵێک پێش ئێستا کە لە 18 ساڵی و لە 15 ساڵی و ئێستا کەشتا مستەفنیمان هەیە تاکە خەڵک لەو تەمەنانە کچەکەی زەواز دەکەی یان کوڕەکەی ژندێنێ بەڵام لە ئێستادا دوای تەواوکردنی زانکۆ دوای فراوانبوونی مێشتی ئەو گەنجە پێم وایە دوای تەمەنی بڵین تەواوکردنی زانکۆ پەیمانگاکان لە دوای 24 ساڵ و 25 ساڵ گەشەی
لاو ئەو کاتە زیاتر گەشە دەکاتن و لەناو مجتەمع زیاتر دەبتەوە و تێدەگاتن لەو ئەوەی زیاتر تووشی ئەو بەڵاو کارەساتە نەبین جیابوونەوە و یان منداڵێک یان دوو منداڵ دەخەنەوە دواتر جیا دەبنەوە کارەساتەکان ناو کۆمەڵگە دەگرنەوە و زائیدەن مزەحی و ئەو تەسیراتێک کە دروستیش دەبی لەسەر منداڵەکان دەبێت. جیابوونەوەیە کە بۆتە هۆکارێکی گەورە دەبی چارەسەر بۆ ئەو بابەتە دابنرێت چارەسەرش بۆ ئەو بابەتە ئەوەیە لێ بکۆڕێتەوە هۆکارەکانی جیابوونەوە چییە؟ ینی خەڵکێک وا تێگەیشتووە تەمەنێکی کەم بۆ هاوسەرگیری یانەوەتە تەمەنێکی زۆر بۆ هاوسەرگیر و هۆکارە بۆ جیابوونەوە نەخێر ئەوە نییە. چەند هۆکارێکە تێەوە هۆکاری جیابوونەوەی و بەشێکی کێشەکان لە ماڵەوە پارەت نەبوو لانی اقتصادی بەقوت نەبوو کارێکت نەبوو سەربەخۆ نەبوو بێی زەواز بکەی زەوازێکی دروستی لێ دەرنابێ و بەشێکی گەنجەکانمان یا مناڵەکانمان وەکو حەزێکی کاتی بەکاری دەیبینێ و بەچاو بڕیار دەدا و کەسێک تێنەگەیشتە لە مانای زەواج جایتر دەبێتەوەی جیابوونەوە ئەو کەیسانەی کە لەکەم منە وەکو پارێزەرێک دەتوانم لەسەر ئەوانە قسە بکەم. بۆ نمونە هۆکار هەیە بۆ هۆکاری بۆتە هۆی جیابوونەوە پیشاندانی جیابوونەوەی بەناو مۆدیلەکان یان کەسایەتیەکان دێن بە شانازیەوە باسی دەکەن لەسەر تەلەڤیزۆن کە جیابوونەتەوە دەبێتەوەی خەڵکێک چاو لێ بکە بەڵام ئەمە کچ و کوڕی منداڵ هاتوونە زەواجیان کردووە بەڵام زەواجی سەرکەوتی لێ دروست بووە ئەو دەگەڕێتەوە سەر پەروەردەی عایلەکە زائیدەن چۆن بڕیار دراوە بۆ کەسێک بدۆزێتەوە لە ئاستی خۆی بیت لە ئاستی سەقافی و تێگەیشتن و بڕیاردان لۆ زەواج و لە هەمان کاتدا من وەکو پارێزەرێک باپیرە و داپیرە هاتوونەتە لای من جیابوونەتەوە ئەنواع تەمەنی تێدا تۆ ناکرێ بڵێ قسە لەسەر تەمەنێک بکەیت بەڵام هۆکاری اقتصادی دەکرێ بڵێن هۆکارێکی بەشێکی زۆری کێشەکان. نسبەت هاوسەرگیری ئەو تەمانەیەکە لە ئەوەش باسکراوە لە قورئانیش و لە قانونیش تا ڕادەگڕێی پێدراوە بالغ بوون ینی گەورە بوونە ئەو بالغ بوونەش چییە؟ هەیتمان ئەمە کاتی خۆش کە خوێندومانە لە یاسا دەرێ 15 ساڵی دەتانی بەشوبترێ بە موافقەی وەلی ئەمری ئەوە هەیە ئەوە دیاری کرایە 15 ساڵێکە بەڵام خۆی لە بالغ بوونەکە دەگاتە هەژدەی لە هەژدەی کە هەژدەی تەواو کرد ئەو کاتە ڕەزامەندی نایێ ئیوالی وەلی خۆی عینەکە چێ باوچتی یان چێ لە سەیتی ئەوە ناوی ئەو کاتی لە 18 ساڵی گونجاوە لە ڕووی یاسایی و لە ڕووی شتەوە تەمەنەکی تەواو و کاملە دەتوانین چ کوڕەکەش نێبینی چ کچەکە شوو بکات کە تەمەنیان لە هەژدەی کەمتر بوو یان مەسەران لەو کاتێک کە 15 ساڵ بە ڕەزامەندی وەلی ئەمری بوو ئەو کاتە جار بەجار کێشە زۆرش ڕوو دەدا لۆ چونکە ئەو کەسە ینی ئەو کاتە مەسەرەن ئەو کچەیان ئەو کوڕە هێشتا خوێندکارە ئەو جەچ لە قۆناغی ئامادەیە چ تازە گەیشتێتە زیاتر لەوانەیە لە ئامادەیی بیان قۆناغەکی وابی کە گەیشت بتە 12 ئامادەی و ئەوانە تەواو کردبی تەواوی نەکردبی لەو کاتانە سەختە یان ئەو کەسە خوێندەوار نییە نە خوێندەوارە دەدرێت یەکەکی خوێندەوار ئەوانە هەموو نەگونجانە لۆی لەوانەیە ئەو زەواجە ینی ئەو هاوسەرگیریە سەرناگری کێشە ڕوو دەدا بەڵام کاتوو کە گەیشتە تەمەنەکی لە هەژدەی بەسەرەوە لە 20ەکانیش تا 30 ساڵی ئەوانە زۆر باشە و گونجاوە ئەو کاتی لێک تێگەیشتن و لە هەموو شتێکی زۆر باش دەبێت. دەستخۆشیتان یەکەم بەخێر بێ ناخواسەر چاوم تاوان پرۆسەیەکی دینیە و زەرورە بۆ هەموو ئینسانێک چکە بەس خواتەنیایە ئەبێ هەموو کەسێ هاوسەرگیری بکە بۆ باشترین تەمەنیش بەڕای من 25 بۆ 30 بۆ کوڕ زۆر باشە بۆ ئافرەتیش 22 زۆر باشە. خاصة فرمي الزواج سنتي فمن رغب عن سنتي فليس مني ففرمي الزواج جنهينان سنتي منه هر کەسێ لی دوورکەوتوە لە من نییە بەڵام ئەمە مەراحلی هەیە یەکەم پێغەمبەری خوا فەرمێ من تەرضەونە دینەه وخلوقه فزەویجوه
ئینسان لە ڕووی ئەخلاقیەوە ئەبێ ئامادە بێت حقیقەتەن ئەگەر تۆ نەتوانی لە ڕووی ئەخلاقیەوە بتوانی ئەو پرۆسەیە بپارێزی دوورکەویتەوە باشترە و مادیش زۆر دەوری هەیە ئەمڕۆ زۆر هەیە لە ڕووی ئەخلاقیەوە تەواون لە ڕووی دینیشەوە تەواون بەڵام مادەکەوەیان لەکە ناتوان پرۆسەکە سەرکەوتو بێ حقیقەتەن یعنی ئەگەر مادە هەبێ لە ڕووی ئەخلاقی و دینیشەوە ضرورەتی ژیانە بۆ مانەوەی ئینسان بۆ مانەوەی دنیا پەیوەندیەکی کۆمەڵایەتیش لە بینی دوو بنە ماڵات و خزم دروزە بێ بەڵام ئێستا وای لێ هاتۆ بەداخەوە لەبەرەوە لە ڕووی ئەخلاقیەوە ضعیفین ئەوە پرۆسەی خوێندنەکەمانەکەی بینی یعنی ئینسان لە دووشتەوە فێری ئەخلاقە بێ دین و عیلم بەنسبەت هاوسەرگیریەوە زیاتر ئەوانەی یەن بۆ لامان 23 ساڵ 24 ساڵ هەتا 25 ساڵ یەن با بڵێن هاوسەرگیری پێگەێنن لەو تەمەنەیە لەو تەمەنە شاباشە لەبەرەوەی کە ئەتوانێ وردەوردە خۆی دروستکات تەمەنە هەم عەقڵیەتێکی مناڵی فڕێیاوە تۆزێ هۆشی هاتۆتەوە بەرخۆی ئەزانێت کەسابەت چییە ئەزانێت ژن و ماڵ چییە ئەوسا لە 100 نەجاحەت هێنێ ئەو هاوسەرگیریە ئەبێ تۆزێت تەمەن تێپەڕێنێ جاران وەختی خۆی لەوانەیە بڵم لە 18 ساڵیە ژنیان بۆی هێنا بەس ئێستا ئەوە نەماوە یعنی ئیتر لە 23 ساڵیەوە تا 25 ساڵی ژنیان بۆ هێنن اعتیادی لە 18 و بەرەو ژوورێن 18 20 22 ئەو تەمەنانەیەن بۆ هاوسەرگیری جاری وایە زیاتریشی تایە 30 ساڵیشی تایە 25 تایە دەخۆی لە 18ەوە اعتیادیە من لە 20 بۆ 24 بەڕێی من خەڵک زەواجگا شتێکی باشە ئەوە پەیوەندی بە باری داراییەوەیە و ئیتر ئەگەر وەزعی اقتصادی باش بێت خەڵک زوو خێزان پێبێنێ شتێکی ماقولە گونجاوترین تەمەن بۆ هاوسەرگیری 20 تا 25 ساڵە تەمەنێکی زۆر گونجاو بەمەرجێ کەسەکە یعنی ئامادەی ئەوەی تیابێت یعنی کەسێ بێت لە ڕووی ئەوەی کە بتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێنێت تەمەنێکی زۆر گونجاوە مجتمعی ئێمە خۆ دەزانی مجتمعێکی تقریبا عەشایری و شارستانی ئەوانەی کە عەشایرن زووتر ژنێن لە 18 لە 20 بەڵام ئەوانەی کە بڵێن خەڵکی شارستانین درەنگتر ژنێن نەگاتە سیش تەمەنی سیژین جاژنێنێ پێش تەمەن کۆمەڵی پرانسیپەیە بۆ دروستبوونی پرۆسی هاوسەرگیری زۆر گرنگە یەک لەوانە هیچ کچێک یان هیچ کوڕێک نەکەوێتە ژێر هەژمونی حەزەوە چونکە حەز زۆر جار ناوگەێنێتە ئامانج بەڵکو دادەتەپێنێ چونکە پرۆسی هاوسەرگیری ئەبێ لەسەر ئەساسی بوونی عەقڵ بێ نەک لەسەر ئەبوونی ئەساسی دروستبوونی عاتیفە ئەم دوو پرۆسەیە زۆر غەڵەتە کەی گەشتە ئاستی بنیادنانێکی عەقڵی کامەڵ پرۆسەیەکی سەرکەوتووە بێ ناتوانین دەستنیشانی کەین بڵێن لە تەمەنی چەنایە کەوێتەوە سەر ئاست و سەقافەت یا ئان دروستبوون و تەکوینبوونی شەخصەکە کەسانێک لە 18 ساڵە ئامادەیە بۆ زەواج کەسانێکی ژێ لە 30 ساڵیشە ئامادە نیە بۆ زەواج وەڵا 20 باشە لە 20ەوە گونجاوە یعنی هەست بە هەموو چاک و خراپەکەن باشە پرۆسەی کە پێوترێ پرۆسەی هاوسەرگیری پێی دروستکە چونکە وەکو پێم وتی لە دوای پرۆسەی هاوسەرگیریەوە کۆمەڵێ کێشە و ململانەی تر دروستە بێ لە ژیانە بۆت کە پێشتر نەتبینیوە بۆی ئەگەر نەتوانیت پێشتر حسابت بۆ کردبێ یاخود لەسەر ئەو بنەمایە کاری بۆ بکەی ئەکەویتە هەڵەی زۆر گەورە بەڵام بە کۆی گشتی لە وڵاتی ئێمە من پێم باشە کوڕانیش و کچانیش لە دوای 20 و 25 و ناوەبی لە زەواجکەنەوە هەرچەندە دۆخە سیاسیەکە دۆخە ئابوووریەکە لە ئێستا یارمەتی دەرنیە بۆ دروستبوونی ئەم پرۆسەیە بەڵام بە بەڕای من پرۆسەیەکی زۆر گرنگە بوونی هەبێ بەڵام لەسەر ئەو بنەما عەقڵانی کە باسمان کرد من 24 ساڵی 24 ساڵی باشترین شت ئەوەیە کە زوو زەواج ئەەکەیت و
مناڵت بۆ گەورە ئەبێ زۆر خۆشە مناڵ دەبێ بە هاوڕێی خۆت تقریبا ئەمە تەمەنێکی زۆر گونجاو بەڕای من تەواو لە 20 ساڵی ئینسان لەختێک کامڵە بێ تۆزێ فامەکاتۆ لە ژیان تی ئەگات تۆزێ دەوروبەری چۆنە و چۆن نییە باشە و کاتە گونجاوە وە مادیەکەژەوە کەسابەت ئێمە خۆمان لەم بازاڕایە ڕۆژی وا هەیە بەسی ڕۆژ سفتاح ناکەی تۆ ئەگەر مێشکت ساف نەبێ لە ماڵیش وە نامرتاحی لە ماڵیش وە نامرتاحی پرۆسەکە ئەگەر بتوانی هەر بە زۆریش بێ بەڕێەوە کە مناڵت خستەوە نەوەت خستەوە نەوەیەکی نامرتاح نەوەیەکی شەڕانی قەلق دڵیان بە هیچ خۆش نییە ئەجینا پرۆسەکە پرۆسەیەکە پەروەردگاری ترەوە خالقی ئێمە پشتیوانی ئەکاو و ڕازقیشە بەڵام ئەمڕۆ دەستی ئینسانەکان ویان کردو بەداخەوە پرۆسەکە خەریکە ناشیر نەبی و زۆریش زەعیف بووە ئەبینین زۆری زەعیف بووە بەداخەوە زۆر باشە بەڕای من یعنی باشترین کەس بەڵام بە شەرتێک ئامادەی ئەوەی تیاوی لە ڕووی مادیەوە نابەست لە ڕووی ئیدارەدانی خێزانەوە باشترین تەمانە بەڕای من برێ بەڕێزم بۆ قسەی هاوسەرگیری خۆ سەر لە مناڵیە هەیە لە 18 و لە 20وانە زەواجەکە نەجاح زۆر نایانێ بۆ حکومەی کە کامەڵ نییە بەڵام کە چووە تەمەنێکی 25 ساڵ و 27 ساڵ هەتا 30 قەیناگە ئەوانە زەواجکەن بوانە زەواج باشترە مناڵ بەخێوەکە نەتوانن ژیانێک بەرن بەڕێوە ئەوە تا حدێک باشترە بەس ئەوەی کە لە مناڵیەکەن بخۆنە جەحەت نایانێ هەژدەوانە ئامادەیتیان نیە لەبە ئینسان لە 18 ساڵە هێشتا هەر هەرزەیە تۆ لێتەکە لە گەنجیا بوو ینی کامەڵ نییە هینەکی کامەڵ نییە و بچێ لە 25 ساڵ بەرەوژودی هەر باشترە لە بەرەوەی باریدارایی ئینسانتانە چۆن نیە تۆ خۆی پێکەوە بنێ هیچ دەبێت کیانێ بەخۆی دروستکە شتێ بکات جەوتان ژێن بێنێ و بەڕێوە بەرێ تەمەنێکی باشە هەم مناڵ پێگا بۆت هەم کۆمەڵێش هەیە لێ ئەزانی بەسەرەن ماڵە خۆڕوا گاڵتە نیە تۆ ماڵێک دروستەکەی ماڵێک گاڵتە نییە ئێتر پشتی پێویستە ژیانێکی قورسێتە بەردەمت بەڵێ ئەوڵجارڵەن سوکەوە بەڵام بەس سەختەکانیشی ئەوڕۆی پیایە بەس کە تۆ تەمەنێکی مناڵت هەبوو ئەو توانایەت نییە پێی بوەری مەسەلەن پەشیمانبوونەوەی زۆرتیا بێ زەواجەکە هەڵەوەشێنەوە ئەمەی حاڵەتەکان تەمەن باوباپیری ئێمە لە 15 کردویانە بەڵام مادام ساحبی ئەخلاق و دین بوون سەرکەوتوو بووە بەڵام ئێستا هەر دەم و چاوێک شتێکی جوانم بینی لە سوسیال میدیا کوڕێک بە کچێک گەڵێ من جوانم یا تۆ کوڕەکەڵێ من ئەڵێ بیسەلوێنە خۆی دەم و چاوێژات وەزە ئەوژا بۆڵێ بیشۆ وەنیە ئەمڕۆ بەداخەوە هەڵخەڵەتاندن زۆرە ئەجینا لە ڕووی ئینسانیەوە ئەگەر تۆ وەکو ئینسان ئەمەت خۆش بوێ و چاو لە دەرنەبی بۆ شتیکە و مناڵی باشە خەیتەوە نەوەی باشە خەیتەوە بۆ کۆمەلگاش مفیدە و بۆ خۆشیان مرتاحن بەڵام ئێستا مادە ئەوشی کە هەیەی نامرتاحە ئەوەشی کە هەیەی فێڵبازێک بۆ مادەکە بەداخەوەشی پێکە لەبەرەوە من تەڕڵەونە دینەه وە خولوقەه نییە شتێکە زەڵ